دکتۆر گیان سڵاو لێبێت هەندێک پێیان وایە کە هەڵبژاردن دوا بخرێ بۆ کاتێکی نادیار هەرێمی کوردستان بەرەوە قارێکی دیکەدا دەبات ئەوە تاوەکو چەند کاریگەری هەیە بە شێوەیەکی گشتیەکە تەماشا بکەین هەڵبژاردن یەکە لە بەنەماسەرچەکانی دیموکراسیەت و دیموکراسیەتیش کە لە هەر وڵاتێکدا ئەم سیستمە پەیڕە و دەکرێت بۆ ئەوەیە کە بارودۆخی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری جێگیر و مستەقر بێ و کێشەکان چارەسەر بکرێت ئەم کێشانە بۆی چارەسەر بکرێت هیچێک لەم ڕێگانە ڕێگەی هەڵبژاردنە بۆیە تەماشا دەکەین لە زۆر لە وڵاتان کاتێک کە ئاشوب و کێشەی سیاسی دروست دەبێت لە نێوان لایەنەکاندا پەنا دەبەنە بەر هەڵبژاردننی پێشوەختە کەواتە هەڵبژاردن ئامرازێکە بۆ ئەوەی کە کێشەکان چارەسەر بکە و ئیستقرار لە کایی سیاسی کۆمەڵگادا بەدەست بێنێت بەڵام ئەگەر هات و هەڵبژاردن بووە سەبەبی کێشە هۆکاری کێشە دروستکردنەوە هۆکاری دووبەرەچی لە نێوان لایەنە سیاسەکاندا کەواتە ئەمە نەکردنی لەکردنەکەی باشترە ئەنجام نەدانی باشترە لەبەر ئەوە ئەمە ئەمڕۆ پێویستیمان بە هەڵبژاردنێکە لە هەرێمی کوردستان کە ئەم بار و دۆخە چەقبەستویە یەکلا بکاتەوە و ببێتەوە هۆیەک بۆ کۆکردنەوەی لایەنە سیاسەکان نەک بۆ لێکترازانی زیاتر و بۆ قوڵکردنەوەی کێشەکان و ئەم هەڵبژاردنەشکە ئەگەرمانەوێ بۆ چارەسەرکردنی کێشەکان بێ بۆ کۆکردنەوەی لایەنەکان بێ پێویستە بە ڕەزامەندی هەموو لایەنەکانی سیاسی سەرگۆڕەپانی سیاسی عێراق و کوردستان بێ قواری هەرێمی کوردستان ناگات دواخستنەوە هەڵبژاردن چونکە زۆرێک پێیان وایە کە ئەگەر هەڵبژاردن دوا بکرێت قواری هەرێمی کوردستان نەکەوێتە مەترسیەوە ئەگەر زیانی شەبێ بەڵام زیانی ئەنجامدانی هەڵبژاردنێک بەبێ بەشداری لایەنە سیاسیەک یان بە بوونی چەشمەچێشی سیاسی ئەو کارزیانەکە زۆر زیاتر دەبێت بۆیە تۆ دەبێت قوربانی بە زیانێکی کەم بدەیت لە پێناو نەگەیشتن بە زیانێکی گەورەتر دەربارەی پرسێکی دیکە دەربارەی هاتنی موچەی مانگی چوار زۆرێک پێیان وایە کە ئەوەی کاتاوەکو ئێستا نەهاتوو مشکلی تێکراوانە پەیوەندی بە تەڵکینەوە هەیە و حکوومەتی هەرێم بە تەڵکین ڕازی نییە بۆ چوونی ئەوە لەسەر من پێم سەیرە تاکو ئێستا موچەی مانگی چار نەهاتووە لەبەر ئەوەیە ئەگەر پێشتر گلەیەک لە حکوومەت هەرێم هەبوو بێ کە ئیلتزاماتەکانی بە شێوەیەک جێبەجێ نەکردو بەڵام ئەم جارە ئەو مانگە و مانگ و پێشتر و مانگ و پێشووتریش یعنی دەتوانم بڵێم لەو سێ چوار مانگەی مانگی 2024 ساڵ 2024 حکوومەت هەرێمی کوردستان هەموو ئیلتزاماتەکانی خۆی ئەنجام داوە ئەو شاندانەی شاندە هونەری و شاندە سیاسەکانیش کە دەچن بۆ بەغدا هەموویان شایەدی ئەوە دەدەن کە ئەم ئیلتزاماتانە جێبەجێ کراوە و بەغدا بۆ خۆشی دیوانی چاودێری دارای فیدرالی بۆ خۆشی ئەمە دووپا دەکاتەوە کە بەڵێ ئەمە ئیلتزاماتەکان جێبەجێ کراوە بەڵام نازانم ئەو مەسەلە هونەریانە چین کە وا دەکا بڕیاری دادگای فیدرالی جێبەجێ نەکرێت کە دەرگای فیدرالی زۆر ئاشکرایە کە دەڵێ پێویستە موچەی فەرمانبەرانی هەرێم وەکو موچەی فەرمانبەرانی عێراقدا بەش بکرێەوە لە کاتی خۆیدا بدرێت ئایا کوا جێبەجێکردنی ئەم بڕیارە کە موچە لە کاتی خۆیدا بدرێت ئەوە فەرمانڕۆ هەشتی مانجی پێنجە بەڵام هێشتا موچەی چوار مانجی چوار لە بەغداوە نەهاتووە بۆیە پێم سەیرە ومێدەوارم لەوە زیاتر ئەم کێشەیە قوڵتر نەبێتەوە و بەغدا هەست بە بەرپرسیارەتی بکە ئەگەر مەسەلە تەوتین بێ ئەگەر مەسەلە بە بانگشیکردنی فەرمانبەران بێ بە شێوەیەکی گشتی ئەوە تا هەرێمی کوردستان چۆتە بەربارەوە و پێویستە ئەم کێشەیە چارەسەر بکرێت ئەو شاندانەیە کە چوون بۆ ئەوێ ڕێکەوتن کراوە بەڵێ بە شێوەیەک لە شێوەکان ئەم بە بانگشیکردنە بکرێ بەڵام دەبێت ئەوەش بزانێمە پێش بەغدا هەرێم زۆر لە مێژە خەریکی ئەو بابەتەیە و هەنگاوێکی باشیشی بڕیوە نزیکەی 300,000 فەرمانبەر ئێستا لە بابەتی بانکیکردنی هەژماری مندا بەشدارن پێویستە ئەمەش بە لە چاو بگیرێ و لەگەڵ بەغدادا لەگەڵ تەوقینەکانی دیکەدا پێویستە تەنسیقێک لەو بارەیە بکرێت ئەوجا لایەنێکی فەنیە دەبێت بکرێت لە لایەنی فەنیەکان بکرێت من پێم وایە تەنسیقێک دەکرێت هەژماری من لەگەڵ هەندێک بانکە عێراقیەکاندا پێکەوە ئەم بابەتە چارەسەر دەکەن